لە هەفتەی پێشوو باسی ئەومان کرد کە دیکارت دەڵێ یەکەم جار من بە دەرونی عاقڵ دەست پێ دەکەم، چونکە دەرونی عاقڵ ئەوەیە کە شتەکان دەزانێت، دوای ئەوە لەوەوە سەر دەکەوم بەرەو شتەکانی بەرەوە ئەوەی کە دەرونەی دروست کردووە. ئەومان ڕۆشن کردەوە دەستەسوولە و گەیشتینەوەی ئەوەم دێشت لە لێرە باس کرد کە دواتر کتێبەکە لەبەرەوەی کتێبێکی تەواو کراو نییە، ئەو شانە حتما لە کتێبەکانی کە لێرە قەرارە باسییان کا. تەنها ئەوەندەیە ئەو دەرونی عاقڵ چۆن بناسی، یان چۆن بگەین لە کۆجی تۆ. وانەی کە ئێستا لەم کۆسا هەیە تەنها و گەشتەیە کە ئێمە دەیکەین بۆ گەیشتن بە کۆجی تۆ، یانی گەیشتن بە منێک کە بیر دەکاتەوە. جا لە گفتوگۆکە گەیشتینەوەی کە ئەو قسەکانی خۆی کرد کە ئێمە گەشتەکەمان یانی پلانی گەشتەکەی بە شکڵێکی گشتی دانا کە ئێمە لێەوە دەست پێ دەکەین بۆ ئەوێ و ئەم قەزیانەش کە لێیانەوە دەست پێ دەکەین شتانێک نین کە دوورە دەست بن، یانی شتانێکن کە ئێمە هەر کەسێک دەتوانێت بیاکات بە بابەتی بیتن. یانی هەر کەسێک بە کەسێکیشەوە کە لەوانەیە هیچ پەیوەندێکی بە سوزان و عالەم گیانی زانست و شتانەوە نەبێت، بەڵام دایما و پرسیارەی لایە منداڵێک ئەو پرسیارەی لایە چۆن هاتووم و لەکوێوە هاتووم و چی دەکەم و یعنی کێ دروستی کردووم. ئەمانە کۆمەڵێک پرسیارم هەن و ئەو لەو پرسیارە سادانەوە دەست پێ دەکەن. ئەم پرسیارانەی کە کۆمەڵێک پرسیارن دەکرێت هەموو مرۆڤ بێت کە لەدایک دەبێت ئەم پرسیارانە ئاتن بە خەیاڵەیە، یعنی پرسیارگەلێک نین کە ئێمە لەوانی ترمان وەرگرتن. یعنی زۆر جار تۆ پێ سێرە منداڵەکەت ئەو پرسیارە دەکات لە کاتێکا کەس ئەمەی نەپرسیوە، کەس نەیوتوارێ ئێمە کێ دروستی کردوین و یا شتێک لەو بابەتانە لە ئەمە نەبووەتە مۆزۆ، کەچی ئەو دێ لەو پرسیارە دەکات. یعنی عەقڵ ناچارمان دەکات، یا عەقڵ بە ناچاری ئەو پرسیارە دەکات. بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەوەی کە هەین و عەقڵیش دەیەوێت ئەو پرسیارە دروستکات بۆی تۆ بۆ بزانین بۆ هەیت، لەکوێوە هەیت، بەچی هەیت. ئەمانە مۆزوعانن کە یانی ڕۆژێک لە ڕۆژان بە بیرکردنەوەی هەر کەس لە ئێمە هاتوو، بەڵام وەکو بڵێ مەوزوعی زۆری نین، شتانێکە کۆمەڵێ بابەت بن بیرکردنەوە، یعنی پێویستی بەوە بێ تۆ بچی هەتا تووشی ئەو کێشەیە دەبی، نا هەر بە بوونت تۆ تووشی ئەو کێشەیە هاتووی. یعنی ئێمە بەوەی کە هەین لەناو کێشایین، هەر بەوەی کە هەین و بەوەی کە هەین گرفتمان هەیە و ئەم بوونەمان گرفتە بۆ عەقڵ، و عەقڵ دەبێت بپرسێتەوە لەوەی کە دەپرسێت لەوەی کە بۆ هەیت. جا دیکار دەمانە بێن یان بە پرسە سەرەتاییانە، بەڵام چییە؟ فەرقەکە چییە؟ فەرقەکە چییە لە بینی ئەوەی منداڵێک ئەم پرسیارە دەکات یا هەر کەسێک ئەم پرسیارە دەکات لەگەڵ ئەوەی دیکار دەم پرسیارە دەکات؟ فەرقەکە لەکوێیە؟ فەرقەکە لەیەشەوە. ئەوە چیە لە شتەکە کێشەکە؟ أين هو اللي ظبي؟ جواز يكتشي لبيني ويك أيام هذه كمان وبسيارمان كدوا لقلا ويك ديكار دم بسيارة بدم بسيارة وده شيء طبعا هاي كي كذا ده بدم بسيارة كخوي هي بسيارة كوه بيد أصلاً هي منيكي هر خوي هي يعني ما دام تو هي بسيارة كه بضرورة بسيارة كه هذا ما يكبر ضرورة بناتشاري أم بسيارة هي طبعا إيه ما فراموش فرق كاوي يعني
هەموو کەسێکم پرسیارە دێ بە بیرکردنەوەیە و بە ناچاری دەیکا بەڵام فەرامۆشی دەکات بەڵام دیکارت فەرقەکە چییە؟ دیکارت بە جددیە پرسیارەوە یعنی کێشە گەورەکەی ئێمە ئەوەیە ئێمە بە جددی ئەم پرسیارانەمان وەرنەگرت یعنی بە جددی ئەوەمان وەرنەگرتووە کە لەوە بپرسینەوە بوونمان یانی و تاکە کەسێک کە بە جددی ئەمە وەردەگرێت دەگاتە کۆمەڵە دەرئەنجامی زۆر عەجایب بوو نەگەرانە ئێمە زۆر شتێک کە عەقڵ بە ضەرورەت دەیکات بە پرسیار لامان بەڵام ئێمە چی دەکەین فەرامۆشی دەکەین بۆچی چونکە جاری وایە پێمان وایە پێویست ناکات بە شوێنیان بچین کاتی دەوێت بە شوێنیان بچین ئەمە هەر ئەسڵەن شتێکی پرسیارێکی بێمانایە ئەمە یعنی وەکو بڵێی تۆ دێی گومان لە عەقڵی خۆت دەکەیت یعنی هەست دەکەی ئەمە شتانێکە دێ بە خەیاڵتا هینی نییە و ناشتی بە شوێنەوە گومانە بزانی فعلا ئەم پرسیارە لە خۆیەوە دەکرێت پرسیارێکی پوچە وەکو دەڵێن وەسوەسەی شەیتانە چییە پرسیارە یا فعلا ئەمە پرسیارێکی ڕاستەقینەی عەقڵ هەر دەیکات و هەر دەیکات یعنی ئەم پرسیارە لێت ناگەڕێت و لە ئەم کاتێکا دەیکات لەحزەیەک کە تۆ تەنیا دەبیتەوە و لە مەشغەڵەتێک دوور دەکەویتەوە عەقڵ ئەم پرسیارە جارێکی تر لێ دەکاتەوە وە گەڕانی جددی ڕاستەقینە بە شوێن ئەم پرسیارە ئەمەیە دەیەوێت دکات پێمان بڵێ ئەوەی کە ئێمە فەرامۆشی دەکەین ئەگەر بێت و کە لە پاڵمانایە نزیکە هیچی پێویست نییە ئەگەر بێت و ئەمە بە شوێنیا بچین دەگەینە شتانێک کە لەوانەیە ڕێک ئەو شتانە بن کە خۆمان بە شوێنیان نادەگەین بەڵام کاتی ئەمانە فەرامۆش دەکەین حتمما ناگەینە هیچ اینجا ئەلێرەوە تەمەن دوای ئەوەی کە دیکارت باس لەوە دەکات باس لە دەرونی عەقڵ دەکات یعنی لە عەقڵ دەکات دوایەوە ئەکسۆن دەست بە قسەی خۆی دەکات تەبان دوو تەسەور هەیە لە سەرەتای بیرکردنەوەی ئەوروپیەوە ئەم دوو تەسەورە بەرامبەر یەک دەبن یەکیان تەسەورێکە کە لە هۆبز و لۆک و هیوم و فەیلسوفانی ئەنگلۆ سەکسۆن یعنی ئینگلیزی زمان ئەوانە ڕەواجی پێدەدەن وە پەرەی پێدەدەن لەگەڵ فکرەیەکی تر کە فەیلسوفانی ئەڵمان لە بە دیکارتیشەوە تەمەن دیکارت ئەڵمانیە خۆی بەڵام دیکارت وەکو بڵێت شتێک بێت کە یعنی لە فەڕەنسی بوونەکەی خۆی دەرچوو بێت ویستی هەبوو بێ بۆ دەرچوون لەو تەبیعەتە فەڕەنسیەی بیرکردنەوە لەبەرەوە دەگاتە من ئەو منە فعلەن عادەتەن بیرکردنەوەی فەڕەنسیەکان بیرکردنەوەیەکی سۆسیۆلۆجیە تۆ لە ڕۆسۆوە کە سێر دەکەی سۆسیۆلۆجیانە بێت لە ژان و لە عین کاتیشا بیرکردنەوەیکی دژاوە بە شێوازێکی جیاواز لە شێوازی ئەوەکان ئینگلیز هەر لە ڕۆسۆوە دیارە ڕۆسۆوە هەستی پێ دەکرێت واوانەی دوای ڕۆسۆ شاتوون تەقریبەن یانی بیرکردنەوەی سۆسیۆلۆجی لە ناو فەڕەنسیەکانە بەهێزە ڕەتی بەم نینەوە مەیلێکی زۆریان هەیە بۆ تەحلیلی کۆمەلگا و بۆ تێگەیشتن لە کۆمەلگا بەڵام دیکارت دەیەوێت لەمەی کە ئەوان تەحلیلی دەکەن و کۆمەلگایە لەوە دەرچێ بۆ شتی بۆ ئەساسی ئەمە فەرق هەلێرەوە یانی وەکو بڵێ وەکو بیرکردنەوە نزیک دەکەوێتەوە لەوەی کە ئەڵمان عاشقێت ئەڵمان عاشقی ئەوەیە کە لە پشتەوە هەیە یعنی عاشقی ئەوەیە کە بنەماییە ئەسڵا و ئەمە شەکانیەتی لەسەر دات ڕیشەکان لەبەرەوە ئەڵمان بەمانە ڕاستەقینەکەی بیرکردنەوەی فەلسەفی هەیە چونکە بە شوێن پرسیاری چیا دەڕواوە بە شوێن ئەو بنەمایە دەڕوا کە هەر شتێکی تر لەسەری دامەزراوە ئێستا ڕۆژ بە دوواداچوونەکەی دیکارتیش چییە؟ هەرامان شتە دیکارت بە دوای ئەو ڕیشانە دەڕواوەیە کە دەڵێ فەلسەفە وەکو دەستێک وایە ڕیشەکانی میتافیزیکە فڵانی یانی بەرەو ئەو بنەمایە جا بەرەی دووەم کە بەرەی
ئەڵمانەکانە و فەلسەفەی قاڕی پێ دەڵێ ئەم بەرەیە بیرکردنەوەیەکی هەیە لەبارەی ئەم مەوزوعی کە ئێستا باسی دەکەی ئەوانەی تر بیرکردنەوەیەکی تر زۆر بەسادەیی ئەمەیە یعنی نمونەکەی لۆک کە پێی وایە عەقڵی ئینسان لاپەڕەیەکی سپیە کۆمەلگا لەسەری دەنووسیە و دواتر کات محکوم دەبێت بەمەی کە لە لاپەڕەکەیان نووسراوە واوە جێبەجێ دەکات کە تۆمات کراوە لەسەری یعنی چی یعنی کاینێکی تەواو پاسی کاینەکە دەرەوە دەیجۆڵێنێ دەرەوە حکمی دەکات ئەوەی کە دەرەوە پێی دەدا ئەو بە پێی ئەوە دەجۆڵێتەوە تاوان لە بەرامبەر ئەمە دیکارتێ کە ئەو پێی وایە عەقڵ لاپەڕەیەکی سپی نییە عەقڵ هەڵگری ئایدەکان هەڵگری فکرەکان هەموو ئەوەی کە ئێمە لە دەرەوە زانیومانە بەر لەوە لە دەرەوە وجودی هەبێت لە عەقڵە و دیکار کێشەی لەگەڵ ئەوەیە ئەوەی کە لە عەقڵا هەیە دواتر واقعی دەبێتەوە و دێتە ناو ژیانەوە ئێمە جارێکی تر لە ژیانەوە وەری دەگرینەوە بە شکڵێکی تەقلید کێشەی لەگەڵ ئەمە هەیە ئەمەی کە ئێمە جارێکی تر وەری دەگرینەوە هەمان ئەوە نییە کە لە ئێمەوە هاتووتە دەبێت و ئەو ژیانەی کە لە دەرئەنجامی ئەوە لە ناو تاکەکانە دروست دەبێت کە شتەکان لە دەرەوەی خۆیان وەردەگرن ینی ڕێگا جۆن لۆکیەکە تەواو ئەم ڕێگا لۆکیە لە شوێنەکە وایە ئێمە شتەکان نەریتەکان لە دەرەوە وەردەگرین و ئێمە محکوم دەبین پێیان ینی ڕاستیکی تایە ئەوە نییە بڵێ ئەوەی جۆن لۆک بوانی بەڵام نەفیکردنی ئەوەی کە داهێنانی نەریتەکان و ئایدەکان ئەمانەی تیانە هەمووی لە دەرەوە دێ ئەلێراغڵ لێرا کێشیدا یعنی ئەو دەڵێ عەقڵ لاپەڕەیەکی سپیە یعنی چی یعنی عەقڵ مادەیە عەقڵ ئەو مادەیەیە کە وێنەکەی لێ دروست دەکرێت دەرەوە فۆرمەکەی دەدات یعنی عەقڵ ناوەڕۆکی نییە ناوەڕۆکی لە دەرەوە بێت وەو زانینەی هەیە لە دەرەوە دەچێت لەسەر عەقڵ تۆمار دەبێت عەقڵ یانیان وەکو مەکینەیەک وایە کە ئەم زانیاریانە جارێکی تر پراکتیک دەکاتەوە دیکارت تەمان ئەو نایە ئەوەی کە لە دەرەوە هەیە نەفی بکات ئەوە نەفی ناکات بەڵام ئەو دەڵێ ئەوەی کە ئێمە لە دەرەوە وەری دەگرین دەبێت سەنەدێکی بەهێزیە بێ لە ناو خۆمان ئەگەر ئەو سەنەدە بەهێزەی نەبێ ئەوەی کە لە دەرەوە وەری دەگرین ئێمە تووشی نائاگایی دەکات دەبێتە شتانێک کە ئێمە بەبێ ئاگایی جێبەجێ دەکەین یعنی چی؟ یعنی ئەم شتەی کە لە دەرەوە ئێمە وەری دەگرین پێشتر لە عەقڵا بواتۆتە دەرێ بەڵام ئێمە بە هەمان ئەو ڕێگایە کە لە عەقڵەوە هاتۆتە دەرێ بەو ڕێگایە وەری ناگرین ئەو کاتە لەسەر چاوەیەکی ترەوە لەسەر چاوەی دووەمەوە وەری دەگرین ئەوە وەردەگرین کە بەرجەستە بووە پراکتیک بووە ئەوەی لەناو ئەوایە کە پراکتیک بووە ئێمە جارێکی تر تیۆری دەکەین یعنی دەیێنین ئەوەی کە تیۆریە دەخێنەوە ناو زەینی خۆمان و جارێکی تر خۆمان پراکتیکی دەکەین یعنی لێرای تر شتێکی جێبەجێکارانە دروست دەبێت ئێمە کاینێکی جێبەجێکارین و ئەو نەریتانە جێبەجێ دەکەین کە لە دەرەوە وەری دەگرین بەڵام ئێمە لە عینی کاتە کە کاینێکی جێبەجێکارین و ئینکاری ئەمە ناکرێ کە کاینێکی داهێنەری نەریتەکانیشین کە جێبەجێ و ئەم دیوەی تر کە دیوی داهێنانە و عەقڵ دەبێ ئەم نەریتانە دابێنێت ئەمەیان فرامۆش کوتی یعنی لەلایەن بەرەی ئەنگلۆسەکسۆنەوە ئەمە بە نەکەر فرامۆش کراوە ئەمە نەفی کراوە جۆن لۆک کتێبەکەی دژی دیکار یعنی لە هەموو پەرەگرافیەکە دیکار حزوری هەیە پەرەگرافێکی دیکار حزوری هەیە و نەقدی دەکات و نەقدی چیش دەکات نەقدی ئەفکاری فتری دەکات ئەوانەی کە باس وشتی لە عەقڵا هەن و دەکرێ ئیمکانی زەمینەیان بۆ خۆشکەی دێنە دەرێ و یعنی بە معنایەکی تر ئەو پرسیارەی کە عەقڵ دەیکا ئێستا لای ئەو پرسیارەکە لە دەرەوە دێت و ئەو وەڵامەش کە دەدرێتەوە هەر لە دەرەوە دەبێت طبعا ئەمە جۆرێک لە جەبریەت نیشان دەدا لە ئینسان کە ئینسان خۆی هیچ نییە ئینسان شتێکە نەریتەکان دەیبەن بەڕێوە تەنها چوزانم
بووکەڵەیەکە یاری پێ دەکات کۆمەلگا یاری پێ دەکات یعنی لە پشت ئەم بیرکردنەوە جۆرێک لە بێدەسەڵاتیە بێدەسەڵاتی مرۆڤ نیشان دەدێت کە مرۆڤ هیچ نییە مرۆڤ هیچ ناتوانێت بکات مرۆڤ تەنها دەتوانێت جێبەجێ بکات مرۆڤ ناتوانێت قەرار بدات ناتوانێت شتەکان بە جۆرێکی تر بزانێت کە کۆمەلگاکەی نیشانی داون هەر دەبێت بۆ جۆرە بیانزانێت مرۆڤ بوونێکی ناچارانەی کۆمەڵایەتی تەواو ئەم بەرەیە پشتگیری ئەو فکرە دەکەن کە مرۆڤ بەبێ کۆمەلگا وجود و ناتوانێت مرۆڤ بەبێ کۆمەلگا ناتوانێت ئەمە لێرە یەکێشەکەیە جا لێرە ئێپیسمۆل ئەم تەسەورە جۆن لۆکیە بە شێوازێکی تەمومژاوی دەردەبێت لە بەرامبەریشە دیکارت بڵێن ئیدۆکس کە وتمان دیکارت تەمسیلی دیکارت دەکات فکرە دیکارتیەکە دەکات ئێستا با من تێکستەکە بخوێنەوە بزانم مقەدیمەیە باش بووی تێبگەین ئەم پەرەگرافە بۆچی ئاوا دایناوە دیکارت ئێپیسمۆن دەڵێ پێم وایە هەموو ئەوەی بەڕوونێکی زۆرەوە ڕۆشن دەبێت هەموو ئەوە بەڕوونێکی زۆرەوە ڕۆشن دەبێتەوە گەر خەیاڵگەی مناڵەکانمان بەڕووتەختێکدانا ینی زەیری مناڵەکانمان کە بیرەکانی ئێمە لەسەری نەخشکرابن وەک ئەوەی کۆمەڵە وێنەیەک بن و لەگەڵ بابەتەکاندا یەکان گیر بن ئەو کاتە پێویستە وێنەی لەسەر بکێش یعنی هەڵەیە مشکلانەی کە تۆ لە پێشتر هەڵوەزی باست کرد ئەمە لەوانەیە ئەمە ڕێگایەکی باش بێ بۆی باسانی تێبگەین ئەویش چییە مێشکی یعنی عەقڵی هەر ئینسانێک ئەم دەڵێ خەیاڵگە زەینی هەر ئینسانێک ئەگەر بەوماندانە ڕووتەختێکە تەختە ڕەشێکە توزانم وەرەقەیەکی سپیە ئەمە هەمان شتە بۆچی بۆ ئەوەی وێنەی لەسەر یعنی منداڵ قوڕێکی سناییە بە کورتی و مختصری ئەم منداڵە ئێمە عەقڵی دروست دەکەین ئیتر بیر نەکراوەتەوە لەوە باشە ئەوەی ئێمە عەقڵی ئەم منداڵی پێدا دەڕێژین ئەوە لەکوێ هاتووە لە عاسمانەوە هاتووە لەکوێ هاتووە ئەگەر ئەمە بگەڕێنەوە بۆ سەرەتا کە مرۆڤ بەر لەوەی نەریتەکان دروستکە ئەمە لەکوێ هاتووە ئەمە تەبەن ڕێک دەتباتە ناو فکرەیە کە یا دەبێ بڵێ لە عاسمانەوە هاتووە یا دەبێ بڵێ لە حەیوانات و تەبیعە وەرگیراوە یعنی تۆ کە ئەم سەرچاوەی ئەمانەت لە ناو ئینسانەوە دەرێنا بۆ دەرەوە یا ئیلانا تەسەورێکی غەیبیت بۆ دروست دەبێت و اعتقادێکی دینی کە لە عاسمانەوە ئەم شانە دابەزیون یا ئەوەی اعتقادێکی تەبیعی و مادیت بۆ دروست دەبێت کە یعنی لەمە بەدەر نییە کە تۆ شتێک لە ناو مرۆڤا دەرێنا خستە دەرەوە ئیتر لەکوێوە شوێنی تر نییە یعنی بڵێن لەکوێوە یا لە حەز وەریگرتووە یا لە عاسمان ئەگەر لە خۆیەوە لە خۆیان نەبێت هەر لێرە مرۆڤ لاپەڕەیەکی سپیە کۆمەلگا لەسەری شتەکان ئێمە وەک کە لە دەرەوەی ئەوین شتەکانی لەسەر تۆمار کەمان دواتر دەستکاری ئەم فکرە دەکات کە ئەوانەی وێنە کێشەکەن ئیتر تێکەڵیان دەکات و بۆ ئەوەی شتەکە بە شکلێک بخاتە ڕوو کە شتێکی تەواوە مەجای ئەوەی تیازانی زۆر سۆفستایانە شتەکە ڕێک دەکات یعنی لێرە کە ئەمە دەکات دەڵێ وێنە کێشەکە دوایی کە باسی وێنە کێشەکە دەکات دەڵێ عەقڵی شەو دەرەوە شەو فڵانی شەو یعنی هەموو شتەکان ئەمانە دێن وێنەکە دەکێشن ئەو وێنەیە یعنی ئەو زانینە وێنە دەکێشن کە ئێمە دواتر کاری پێ دەکەین با بزانین وێنە کێشەکە مادام ئاوایە تەختەیەکە کەواتە دەبێ وێنەی لەسەر بکێشێت ئەی کێ وێنەی لەسەر دەکێشێت وێنە کێشەکە وێنە کێشەکە کێیەکە هەڵێ واتاکان ئارەزوەکانی عەقڵ مەیلی عەقڵ میولی عەقڵ نەک عەقڵ میولی عەقڵ عەقڵ و پەروەردەکاران ژیری یعنی ئەم پەروەردەکاران نازانم شتەکانی بە جۆرێ وتووە واتاکان
واتاکان یعنی يعني واتا چۆن وێنەکە دەکێشێت واتاکان مەیلەکانی عەقڵ ئارەزوو و مەیلی عەقڵ لەگەڵ چی پەروەردەکاران مامۆستاکان هەمانەی کە منداڵەکان فێر دەکەن ئەو دەوروبەری کە منداڵ فێر دەکات لەگەڵ ژیری بە مانای زیرەکی ئەو زیرەکی کاڵێنەوە منداڵە ژیرە بۆ مانایە یعنی عەقڵە ژیری جۆرێکە لە لێزانی بۆ مانایە نەک بە عەقڵ جوواسی هەڵێ ئەمانە هەموویان چی وێنە کێشە جیاوازەکان یعنی کۆمەڵێ وێنە کێشی جیاوازمان هەیە ئەم وێنەیە معرفە لە ناو منداڵەکان دەچێنن و دواتر ئەم منداڵە بەپێی ئەم زانینەی لە ناویان چێنداوە هەڵس و کەوت دەکا موقع بەرامبەر گەردوون بەرامبەر بوونی بەرامبەر هەر شتێک وەرد ئەڵێ هەموویان ئەو وێنە کێشە جیاوازانان ئەو وێنە کێشە جیاوازانان کە دەتوانن ئەو کارە بکەن بەڵام لەناو ئەواندا هەیانە کەمتر توانای هەیە بۆ کردنی ئەو کارە ئەو کارەی کە دەستی پێکردووە لەوانە شواتان ئەتەواوەکان و غەریزەی فێر و دایانە گەمژەکان و لە دوای لامیان توانای زیاتری ژیری ئەڵێ لەناو ئەم وێنە کێشانە کۆمەڵێکیان وێنەیەکی خراپ دەکێشن یعنی ئەو زانینەی دای دەمەزێنن زانینێکی تەواو نوقسانە و سەقەتە و تەواو ئەوانە کێ واتە ناتەواو یعنی ئەو فکرانەی کە ناتەواو غەریزە ئارەزوەکان ئارەزووە کوێرەکانمانەمانە وێنەکەی زانینەی کە پێمان دەدەن ئەمانە زانینی سەقەتەکە پێمان دایانە گەمژەکان لەو دایانانەی کە مناڵەکان بەخێو دەکەن و عەلە ئەساس هیچ کولتور و وێنێکیان نییە سەقافەتێکی بەرزیان نییە ئەمانە گەمژەن و ئەمانەش وێنەکە بەخراپی دەکێشن بەڵام ئەڵێ لە دوای ئەمانەشەوە یەکێکیان زۆر باشە ئەویش ژیری خۆیەتی یعنی ژیری مرۆڤە ئەویش وێنە کێشە کە وێنەکە دەکێشێکە کە ساڵانێکی زۆر دەکەین هەنی لێرە جۆرێک لە پارادۆکسی هەن کە تۆ دەڵێی فێرکردنە ینی لە دەرەوە کەسێک فێرە دەکات ئەی ژیری لەکوێ ینی ژیری دەرەوە کەسێک ژیرە لە ژیریەکەی ئەوە منداڵەکە فێر دەبێت یان مەبەستی ژیرێکە لەناو خۆمانایەویش بەشێکە وێنەکە دەکێشێت تابان ئەو باسی ئەم ژیریە دەکات کە لەناو مرۆڤایەوە باسی بێدەسەڵاتی ئەو ژیریە دەکات دواتر یعنی ئەمەی پستۆن دەیڵێ دەیەوێت وێنەکە بەرەکە کۆکاتەوە تێکەڵیەک دووسکە لە بینی هەردووکیان هەم سەر بەم لاش بێ و هەم سەر بەو لاش بێ تەمانە لێرەوە پڕکەبی لاچی لە پارادۆکس یعنی دژیەکەکان کۆ دەکەیت جا باشکرام دژەکانە لەناو چیا دیارە لەناو قسەکانی ئپسمۆنا دیارە کە ئەو کابرایە بڕوای وایە بە فێرکردن و ئەوانەیە ئەمە دەگەن بە زانینی شتەکان و عالمە و زانیاری زۆری هەڵێ ئەمە تەبان ئەم پرۆسەی دانانی چاندنی معرفەیە لە ناو مرۆڤە چی دەوێت کاتێکی زۆری دەوێت کە لەو کاتا دەبێت ئەم کەسانە ڕابێنێن و فێر بکرێن و ئەو زانینەیان تیا بچێنێن بەڵام لەگەڵ ئەمەشدا ئەم کار پێویستی بە فێرکردنێکە کە ساڵانێکی زۆر دەخەنێت ئەو دەبێت بۆ ماوەیەکی درێژ شوێنی نمونەی مامۆستاکانی بکەوێت بەر لەوەی گوێریەوە بکە هەڵەکانیان بۆ ڕاست بکاتەوە ئەمە شتێکی مۆراڵیە کە عەلە ئەساس یعنی بەر لەوەی بۆ نمونە مامۆستایەک هەیە کەسێک فێری وێنە کێشان دەکات هەڵە ئەو دەبێت تەقلیدی ئەو مامۆستایە بکاتەوە دوای ئەوەی کە تەقلیدی کردەوە و بۆ ماوەیەکی درێژ ئەمەی کرد ئینجا دەتوانێت بڵێن نابێ ئەوە وابێت و نابێت ئەوە ئەوە نابێت لەوەی کە فێر نەبووە نابێ ئەو نەقلەی لێ بگرێ بڵێ وا نابێ ئەمە تەمان ڕێگرێ لە بەردەم شتەکە ئەمە چی پێڵێ ئەم جوملە زۆر سادە و ساکار بەڵام شتێکی تایە کە زۆر خەتەرە یعنی من بۆم نییە پرسیار بکەم لە حدودی ئەو نەریتەی نەبێ کە وەری دەبێت
کاتێ من لە نەریتێکم فێر دەکەن من بۆم هەیە لە ناو نەریتەکە پرسیار بکەم وە نەقدی مامۆساکە بکەم یعنی هەر لە ناو خودی نەریتەکە کاتێ من لە خودی نەریتەکە نەقدی ئەوە دەکەم کە فێرم دەکا ئەوە لە ڕاستیان من هیچم نەکردووە من لە نەریتەکە دەنەچوو بەعکسەوە من دەبمە پاسەوانی نەریتەکە چونکە ئەگەر مامۆساکەش غەڵەتێ بکەم من دێنمەوە ناو نەریتەکە لەبەر ئەمە بامبیرکردنەوەیکی تەواو نەریتخوازانە مەڵێ سەرەتا نابێت نەقدی کەس بکات دەبێت هەر تەقلیدی مامۆساکان بکات بە تەقلید ئەمە فکرەی تەقلیدەیە کە ئێمە بە تەقلید و لاساییکردنەوە فێری شتەکان دەبین دوای ئەوە کەیتر لە ناومانە چەسپا و بوو بە مەلەکە وەکو نظامێک دامەزرا و کاتێ ئێمە دەتوانین بڵێن ئەو شتە نابێ وابێ ئەو شتە نابێ وەکو چی وایە وەکو وایە منداڵێک لە دایک و باوکی زمان فێر بووە بە تەواو زمانەکە لە لای چەسپاوە ڕۆژێک دایکەکە بە سوتفا ڕستەیەک با غەڵەتی دەردەبێت ئەم هەر بەپێی ئەو نەریتەی کە لە دایکەکە وەریگرتووە چی دەکات دەڵێت دایە ئەو شتە وا نابێ و دەبێ وابێ یان لە کێ وەرگرتووە ئەمە ئەو خۆیان لە دایکەکەی وەرگرتووە بەپێی نەریتەکە دەتوانێت چی بکات دایکەکە ئەگەر غەڵەتێکی زمانی کرد ڕاست بکات یعنی ئەمیش دەبێت بەم شکڵە دەبێتە پاسەوانێک لە پاسەوانەکانی ئەو نەریتەی کە دەگوازێتەوە دەچێت هەڵێ نابێت سەرەتا بێری ئەوە بکە ینی جورئەتی ئەوەش کا تەنانەت کە هەڵێ من پێم وایە ئەمە یەکێکە لەوە کارە سەرەکیانەی وا دەکات زۆر بە سەختی بگەین بەزانین چونکە ئەستەکانمان ئەڵێ ئەوەی کە ماوەیەکی زۆری دەبێت ساڵانێکی زۆری بۆ پەروەردەکردن و فلان و ڕێگاکەیت ئەمە سەبەب ئەوەیە کە ئێمە بە سەختی دەگەین بە زانینی شتەکان لە کاتێک ئەمە لە ڕاستیان زانین نیە ئەمە وەرگرتنە ئەمە وەرگرتنی نەریتە و بەکارهێنانێت یعنی تێکەڵ کراوە ئەوەی کە پیشەریە وەکو نەریتێک وەری دەگری دوایی بۆ جێبەجێکردنە لەگەڵ زانین بە معنای ناسین بە معنایەوەی ئێمە تێبگەین لە دنیا لە ژیان لە شتەکان ئەم دوو شتە تێکەڵ کراوە و لای ئەم زانین عیبارەتە لەو عرف و عادەتەی کە ئێمە لە شتێکە پێویستمانە بۆ بەکارهێنان بۆ ئەوەی ئەو شتەی پێ بکەین یعنی بۆ نمونە پرسیارکردن لەوەی کە ئەو نەریتە لەکوێوە هاتووە ئەمە پرسیارێکی قەدەغەیە ئەمە ناکرێتە ناو زانینەوە بۆچی چونکە زانین خۆی عیبارەتە لە زانینی نەریتەکە ئەگە تۆ پرسیار لەبارەی نەریتەکەەوە دەکەیت ئەو کاتە چووتەتە کوێ چووتەتە دەرەوە یعنی چووتەتە دەرەوەی زانین بەس لە ڕاستیان زانین ئەو کاتە دەست پێ دەکات ئێمە پرسیار لە نەریتەکان دەکەین لەبەرەوەم زانینەی لای ئەپیستمۆلەیە ئەو زانینە باوەیە کە ئێمە لە ڕۆژانە بەکاری دێنین و دەیگوازینەوە و دەیچێنین و کاری دێن یعنی ئەو زانیاری نەریتانەیە کە ئاڵوگۆڕ دەکرێن لە ناو کۆمەلگا و لە ناو پیشەکانە هەڵا ئەمە کارێکی سەختە چونکە ئەستەکانمان تەنها دەرکەوە دەکەن کە زۆر لە زۆرکە و زۆریش گشتیە یعنی ئەو لێرە دەیەوێت بڵێ من دیکە یعنی بەویتر بە ئیدۆ کەس بڵێ من لەگەڵ تۆم هەستەکان جێگەی باوەڕ نین و لەرزۆ بن و ئەوانە لە کاتێکە ئەمەی کە ئەو دێڵێ هەمووی لە ڕێگەی هەستەکانەوە یعنی ئەگەر هەستەکان لەرزۆک من ئەی تۆ لە ڕێگەی هەستەکانەوە لە ڕێگەی چاوە بینینەوە لە ڕێگەی فلانەوە تۆ دەتوانی فێری نەریتەکان بەبێ هەستەکان ممکن نییە تۆ فێری نەریت ئەڵێ هەستەکان لەرزۆکن وەو شتانش کە دەرکی پێ دەکەن زۆر گشتی هەموو ئارەزوە سروشتیەکانیشمان خراپ هەن لێرەوە ئەس دەکەی کەسێکی کە دژی ئارەزوو و غەریزە و لە شوێنێکەوە کە تۆ ئاوا زۆر زۆر میکانیکی بوویت حتمما دژی غەریزەت لێبیتەوە دژی ئارەزوەکان لێبیتەوە بۆ بە خراپیان دەزانێت بەڵام مامۆستاکان لەبەرەوەی گومانی تیان نییە شتێک لەواندا تەواو پێگەیشتووە لەگەڵ ئەوەشدا تا ئێمە بە ژیری خۆمان شتێک تاقی نەکەینەوە ئەوان ناتوانن ناچارمان بکەن بەوەی باوەڕ باوەکارەکانیان بێنین یا دانیان ئەڵێ مامۆستاکان کە گومانمان نییە لەوەی کە ئەوان پێگەیشتووترن
ئاڵێ لەگەڵەوەشا کە ئێمە گومانەمان نییە بەڵام بە ژیری خۆمان ئێمە شتێک کە پێمان دەڵێن دەبێت بە ژیری خۆمان تاقی بکەینەوە جاوە یعنی عەلا ئەساس دەیەوێت بڵێ چی ئێمە بە کوێرانە شتە وەرناگرین بەڵام لە ڕاستیا تۆ بە کوێرانە چۆن بە کوێرانە بۆ نمونە من مامۆستای بیرکاریم چوار کردارەکەی بیرکاری فێری کۆمەڵە قوتابی دەکەم فێری دەکەم ئەویش دەبێت تەقسیم مزابەکە بکەوە فێر ببێ بەڵام ئەوە نییە کە من خۆم تاقیب بکەمەوە ئارێ ئەو شتە وایە یاوانی من چی تاقی دەکەم من ئەوە تاقی ناکەمەوە ئارێ یاسای بیرکاری ڕاستە یانە یەک زائد یان یەکسانە بە دوو یاساکە ئەسڵی هەیە لە گوێوە هاتووە چییە چۆن یەک و یەک دەکاتە دوو وە چۆن یەک و یەک دەکاتە دوو پرسیارێکی قەدەغێت لەوەی کە فێری ئەومان دەکا ئێمە کۆکردنەوە ئەنجام بدەین تەنها فێری ئەوە ڕامان دێنێ لەسەرەوەی کە ئەی ئێمە ئیتر لە کێوە باسی وەفعەلەن بەحەسکردن نییە ئەوەی ئەو مەبەستێتی ئەوەی خۆمان تاقی دەکەینەوە تا ئاوایی نەکەین ئەی حتمەن ئەگەر وانەکەی وەرناگیرێ من منداڵێک فێری کۆکردنەوە دەکەم ئەگەر خۆی تەمرین نەکا لەسەر کۆکردنەوە چۆن فێر بوو هەر بەوەی من کە نیشانم داوە ئەوەی من نیشانی دەدەم بۆ ئەو تەمرین بکە یعنی چی یعنی لە ڕێگەی تەمرینەوە و فێری کۆکردنەوەکە خۆی فێری کۆکردنەوەکە بێت وایە بەبێ ئەوەی کە خۆی بیەوێ فێری کۆکردنەوەکە بێت من باردوەرە نیشانی بدەم و حەچی ژمارەژەیە کە لە بەردەسایە لێرە بۆی کۆکەمەوە بیکەمە نمونە وەرینە و ئەو ناتوانێت دوو ژمارە بێت ئەمە تەنها نیشاندانە ئێمە نیشانی دەدەین ئەو خۆی دواتر خۆی فێر دەکات بەس لای ئەمە چییە؟ ئەمە فەحسکردنی فکرەکەی ئەمە پرسیارکردنە لەوەی کە مامۆستاکان پێمان دەدەن و تاقید دەکەینەوە تا بزانین ڕاستە عەلا ئەساس دوایەوە بێت دەیوێمە یعنی هەتا ئێمە خۆمان تاقی نەکەینەوە بزانین ڕاستە وەری ناکەین ئەوە بەس مەبەستی لەمە ئەمەیە یعنی شتەکانی تێکەڵن شتانێک گەیە بۆ شتانێکن تێکەڵی دەکات دێنن دەرکێنە بە شتانێکی ترەوە بەڵام کە تۆ دەخوێنیتەوە بە تەبیعی وەری دەگری وا تەسەوور دەکەی ئەمە فکرێکی تەواوەوە مەبەستی لەمەیە یعنی ئێستا قسەیەکی وردە ئەگەر وا بێت ئێمە شتەکان لە مامۆستاکان وەرناگرین هەتا تاقی نەکەین بەڵام ئەمە وایە بۆ نمونە من لە فیزیا تەلەبەیەکی فیزیا مەتا من نەچم خۆمەوە تا شتانی بگەمەوە بە یاسایانە تا پلان بکەمەوە خۆمەوە پێیان بگەمەوە فکرەکە لە مامۆستا وەرناگرن من وەری دەگرم بەبێ پرسیار من بۆ من تەنها جێبەجێ دەکەم من یاساکە دێنم ئەم یاسایە قەت پرسیاری لێ ناکەم بۆ یاسایە بە چی یاسایە من جێبەجێ دەکەم من یاساکە پرسیارێکی پێحەل دەکەم هەڵە ژیری خۆمان تاکە شتێکا ئەرکەی پێدراوە یعنی ئەو ئەرکی تاقیکردنەوە بەڵام ژیری وەک وێنەکێشێکی لێ هاتوو وایە کە بانگ دەکرێت بۆ ئەوەی ئەو تابلۆیە تەواو بکات کە قوتابیەکان کێشە طبعا ئەلێرە نازانم قوتابیەکان بۆیە ناوە چونکە قوتابیەکان وێنەکە ناکێشن لەسەرەتا هەڵێ وێنەکێشەکان ئەمانەن بەس لێرە مەبەستی ئەوەیە ئەمە وەکو بڵێ منداڵەکە ئەو غەریزە و حەز و شتانەی کە لە ناوێ هەیە و شتانەی کە پێشتر باسی کرد عەلا ئەساس ئەمە وێنەکە دەکێشن بەڵام ئەم وێنەیە وێنەیەکی تەواو نییە بۆ نمونە لەو دەوروبەرەی کە تایە پەروەردە دەبێ ئەو دایکەی کە لایەتی و دایانەی کە لایەتی و دەڵێ دایانە گەنجەکان ئەمانە عەلا ئەساس وێنەکە بە خراپی چی دەکەن دەکێشن وام وێنە کێشەی عەلا ئەساس دەیەوێ بڵێ چی بڵێ ئێمە لە کۆمەلگا بە نائاگایی فێر دەبین بەڵام دواتر خۆمان عەقڵمانەیە دەتوانین دەستکاری چی بکەین دەستکاری ئەوە بکەین کە لە عەقڵمانە کێشراوە یعنی ئەو زانینەی کە دەرەوە پیدا ئەڵێ ئەوەی کە ئاوا کێشراوە خراپ تەنها ژیری دەتوانێت ژیری خۆمان دەتوانێت چی بکات دەستکاری بکات تاقی بکاتەوە بزانێ وایە یاوانە بەڵام دواتر دەڵێ چی ئەڵێ ئەمەش لەبەر ئەوەیە هەر لە بنچینەوە بە شێوەیەکی خراپ نەخشە کێشراوە و ڕۆکانی خراونەتە و جێگایانەی کە جێگا ڕاستەقینەکەی خۆیان نیە و ڕێژەکانیش بە شێوەیەکی نادروست دابەشکراون
نابوو ئەڵێ بەڵام ژیری وەک وێنە کێشێکی لێهاتوو وایە کە بانگ دەکرێت بۆ ئەوەی ئەو تابلۆیە تەواو بکات کە قوتابیەکان کێشاویانە بەڵام لەگەڵ ئەوەشدا ناتوانێت هەموو ڕێساکانی هونەرەکەی بۆ بەکاربێنێکە هەنگاو بە هەنگاو ئەو هەڵانە چاک بکاتەوە کارێکیان دەکەوێتە سوێ بۆ ئەوەی ناتەواوە تەواوی بکا من دەڵێم ناتوانێت ڕێگری لەوە بکا کاڵەی گەورەیەتیانە بێت یعنی چی؟ یعنی ناتوانێت چاک بکەسن یعنی ئەوەی کە چەندراوە ژیریەکەش ناتوانێت بە هیچ شێوەیەک لای بەرێت چونکە هەرچی بکە هەر کۆمەڵێ هەڵەی گەورە لەناو یعنی چی؟ یعنی ئینسان بە هەڵە دەژی ژیری چاکی نەکاتەوە یانی چی؟ پیاڵەکان کە لەناو منە بنیانین بە پیاڵەکان دەڕۆم بەڕێوە و بە ناچاری من بە هەڵە ژەن بە ناچاری بە جەبری من باڵە ژەن دەکەم بۆچی؟ چونکە ژیری ناتوانێت دەستکاری ئەمە ئەگەر تەسەورەکە سادەکەین ئەوەیە کە هەندێک خەڵک پێی وایە و نەک خەڵک زۆرینەی خەڵک پێی وایە ئەو نەریت و عادەت و شتانەی کە لە دەوروبەرە کۆمەڵایەتەکەی خۆی وەریگرتوون بە هیچ شێوەیەک ناتوانێت لێیان دەکات و ئەو مەحکومە بە حوکمێکی کۆمەڵایەت و کۆمەلگا مەحکومی کردووە لەبەرەوە دەرچوونی مەحاڵ یعنی ئەمە ئەو تەسەور کە دەرچوونی ئێمە ئێمە کاتی لەناو کۆمەلگا بۆ ئەبەدی سجن دەکرێت بەچی؟ بە نەریتەکان و ئێمە بە هیچ شێوەیەک ناتوانین لەم نەریتانە دەرچین و هەموو زانین و هەڵوێست و هەرس و کەوتێکمان سەرچاوە لەو نەریتەوە لەبەرەوە ممکن نییە تاکێک لەناو کۆمەلگایەکە هەر هەڵس و کەوتێک بکات و نەتوانی تەفسیری هەڵس و کەوتەکەی بەو نەریتە بکەی کە لە ناویا چێنراوە یعنی چی؟ هەر شتێک ئینسان دەیکا لە ناو کۆمەلگایەکی دیاریکراوە ئێمە دەتوانین بیگەڕێنینەوە بۆ ئەساسەکەی ئەساسەکەی کامەیە؟ هەم نەریتەیە کۆمەلگا لە ناو مێشکی ئەو کەسا چەندی یعنی جگەل لەمەی کە هەیە هیچ شتێک ئێمە لە ئینسان بەدی ناکەین یعنی ئینسانەکان دووپات بوونەوەی چین؟ ئینسانەکانی پێشبەر و هیچ شتێکی تازە بوو ناکەن ئەمە وە دەگەێنێت بەڵام ئەمە وایە هەگەر وا وایە مرۆڤەکانیش وەکو مێروولەکان ئەو عادات و نەریتانەی کە هەیەیانە لە ژیاندا هەر وەک خۆی دەمایەوە وەکەوەی کە چەند ساڵ دەمێنێت وە بە نەگۆری دەمایە نەریتێکی تەبیعی سروشتی ناچارانەی نەگوار هەبوو کە نەوە بەنەوە بە شکڵێکی جینی دەگوازرێتەوە ئەگەر مرۆڤەکانیش ئاوا بوونایە وەگەم باسی دەکات دەبێت ئەو نەریتە چی بێت لەگەڵەوەشا کۆمەڵایەتیە لەگەڵەوەشا لە دەرەوە وەردەگیرێ کەس نازانێت لەکوێوە هاتووە بەڵام لەگەڵەوەشا چییە؟ دەبێت یەک نەریت و نەبوار بێت بەڵام ئەمە وایە نەخێوانی ئەی ئەو نەریتانە چۆن دەگۆڕێن ئەو هەموو زمانانە چۆن دەگۆڕێن چۆن زمانی تر پێیان دەبێت چۆن نەریتی تر پێیان دەبێت لەکوێوە ئەمە دێت و ئەمانە و پرسیارانن کە لەم جۆرە لە بیرکردنەوە دەکرێت بۆ ئەمە ناکرێت کە تۆ شتانێک دێن نەوەی پێشوو ئەو جیلانەی پێشوو ئەو عادات و تەقالیدانیان نییە ئەمانە لەکوێوە هاتن ئەم هونەرە تازەیی کە لەسەر دەمێکە هەیە لەسەر دەمێکی تر نەبووە لەکوێوە هات ئەرێ ئەم زمانە تازانەی کە دروست بوون و پەیدا دەبن بە لەکوێوە نەکەرەمانە هەموو نەریتەکان لە گۆڕانێکی بەردەوام لە گۆڕانێک بە پێچەوانەوە ئەو کۆمەلگایی کە نەریتەکانی ناگۆڕە نزیک دەکەوێتەوە لەو زیندەوەرانەی کە نەریتەکانیان سوشت و فعلەن هەتا بەرەو ئەو مرۆڤانە بڕۆین کە لە ناو سوشتا لە کەنارێکە هێشتا کوبەژانێکی بیدایی دەژین مرۆڤێک دەبینین کە نەریتەکەی جێگیرە نەریت پارێزترن هەتا ئەوانەی کە لەو ژانە سەرەتاییە هاتوونەکەدرێت لەوانەیە قەبیلەیەکی بیدایی لە شوێنێک لە شوێنەکانە هەبێت ئەو عادەت و تەقالیدی کە کۆمەڵ عادەت و تەقالیدی سادەیە بگەرێتەوە بۆ توزانم 500 ساڵ 1000 ساڵ هەر وەک خۆی ئەم نەریتە ماوەتەوە دووپات دەکرێت و مەیلێکەیە بۆ نەریت پارێزی یعنی مەیلێک بۆ نەریت پارێزیە و مەیلێکی بەهێزیش بۆ نەریت پارێزیە و ئەم مەیلە بەهێزە بۆ نەریت پارێزی ئێمە لە ڕاستیا
لە جملەی بەشەر دەردەکات بۆ جملەی ئەو زیندەوەرانەی کە بە تەبیعەت نەریتێکیان هەیە وەچونکە نەریتەکەی وانی ژێگیرەوە بکەین لەبەر وام فکرانە ئەمە باس لە جەبریەتی کولتور دەکات کە ئێمە جەبرەن کولتورێکمان وەرگرتووە و ئەگەر هەڵەش بێ ئێمە ناتوانین بە هیچ شێوەیەک دەستکاری بکەین لەبەر ئەوەی ئەو وێنەی کێشراوە ئەگەر غەڵەتیشی تیا بێ ئەگەر وادەکانی دروست نەبن شتێک بۆ نمونە وێنەی بەشەرێکە لە جاتی ئەوەی تووزان سەری لەسەرەوە داندا بێسەری لە لای دەستدانراوە ئەڵێ ئەم هەڵانە ئێمە ژیری ناتوانێت ڕاستی یعنی ئینسان هەر دەبێت بە هەڵەکەی خۆیەوە بژێت ئەمە لەوانەیە تووزان فکرێکیشی لەو تەسەورە اعتقادە مەسیحیە باوە لەسەر دەمێکا وەرگرتووێکە ئینسان کایەکی خاترە کایەکی ئەمە تەمان قسەکانی تێکسۆن ئێستا بەس بە خوێندنەوەی قسەکانی جۆکس دەکەین زانی جۆکس چی شو السبب الحمام بەردەوام یا دەست بۆ هو ساعات كده يعني بيفرق بيشتغل بس كده ئێستا ڕای فار دەست پێ بکەمەوە با پەرەگرافە بکڕمەوە دەیکەمەوە ئێوە لەگەڵ خۆتان هەن لە بەستەکە کە تاقەتان بیری لەکەمەوە دواتر ڤیدۆکس تابیل لە تەسەورەکەی تر دەکا کە ئەم نەریتانەوە ئەم ئەفکارانە کە لە ڕێگەی ئەستەکانەوە لە دەرەوە هاتوونەتە ناو ئێمە دەکرێت ئێمە خۆمانیان لێ دەرباسکەین بە بەو شێوەیە نییە کە ئەمە هەڵە بوو ئێمە دەبێت بە هەڵەکەوە بژین و ببین دەکرێت ئێمە دەستکاری ئەمانەکەین یانی چی ینی عەقڵ هێزێکی ناچاری نییە کە دەرەوە ناچاریکە عەقڵ خۆی خاوەنەکەیە خۆی سەردارەکەیە کە دەتوانێت دەستکاری دنیاکەی خۆی بکە دەتوانێت دایبش ئەڵە سەرنجەکە توامان لێ دەکا بەڕوونی یەکەم کۆس ببینین کە لە کارەکەمان دەمان وەستێن بەڵام تۆ ئەو کارەت پێ نەوتی کە توانای ئەوەمان دەداتێ بەسەر کۆسپەکە ئازام مەبەستی چی مەبەستی ئەوەیە تۆ وتت ژیری ڕاستە دێتە و وێنەیە چاک دەکا بەڵام ئەم وێنەیە غەڵەتی گەورەی تایە کە ژیریش ناتوانێت چاکیانکە یعنی چی یعنی هۆکار ئەو هێزت پێ نەوتین کە دێت دەتوانێت ئەم هەڵانەش چاکە یعنی ئەم کۆسپەش لامانە بێت بەڵام من دەتوانم لەم بارەیەوە پێت بڵێم گەر ئەوە بۆ وێنە کێشەکە باشتر بێت کە لە دوای سڕینەوەی هەموو هێڵەکان بامان ڕادەی ماندووبوون سەر لە نوێ هەموو وێنەکە بکێشێتەوە ئەوە باشترە لەوەی کاتی خۆی بە چاکردنەوەی وێنەکەەوە یعنی ئەگەر تۆ ئێمە تۆزێ بیرکەینەوە ئەگەر وێنەکە ئەوەنە شرتی و پرتی بێت یعنی کۆمەڵە شت بێکە نییە ئێمە حەسەن لەسەر لاپەڕەکە ئەوەی کە نووسراوە هەمووی بە یەک جار بسڕینەوە و لاپەڕەکە سپی بکەینەوە وە ڕێگە بدێن بە عەقڵمان بۆەوەی بە دروستی نەخشەکە بکێشێت لە کاتێکە ئەگەر بیر لەوە بکەینەوە چاککردنی ئەوە هەمان توانای دەوێت بە هەر بە قەدەرەوە ماندوومان دەکا کە ئەمە بسڕینەوە جارێکی تر دروست بکەین ئەمە تەمانە فکرەی خانووەکەی دیکارتە ئەوەی کە دەڵێت دەبێت خانوو کۆنەکە جارێکیان بنینەوەی تری لە ئاساسەوە چاککەین و هەم فکرەی خانوو بەس لێرە بە وێنەی بە وێنەی نەوێت کە لەو فکرەی لێ یعنی چی ئێمە خانوویەکی کۆنی لاری خوار و خێرچی فلانی فیسانمان هەیە دەمانەوێت تامیری کەین بیکەین بە خانوویەکی هەندەسی ئەوە باشترە کە ئێمە بین دەستکاری ئەم خانووە بکەین و مانەوێت لە ناو خۆیان چاکی کەین یا ئەسڵەن خانووەکە لابێن لە بناغەوە جارێکی تر سەر لە نوێ ئەو نەخشە ڕاستەی کە هەیە و نەخشەیەکی ئەندازەیە لەسەر ئەساسی ئەم نەخشەیە بینە ئەگەر ئێمە سەیری مەیلی خۆمان بکەین وەکو مەیل ئەگەر ناچار نەبین خانووی کۆن نولار و خوار تعبیر ناکەین ئێمە بۆیە تعبیری دەکەین چونکە دەستمان کورتە چونکە فلان چونکە فلان خانوویەک تەبان کە ئەندازاری نەبێ خوار و خێش بێت چونکە ئەمە باسی خانوویەکی خوار و خێش و لاروانە دەکات باسی خانوویەکی بۆ نمونە هەندەسی کۆن ناکا کە ئێمە تازەیکەین
خانووی هەندەسی کۆن مشکلەمان بە دروست ناکات لە تازەکردنەوە بەڵام خانوویەک دیوار و دار و بەردی خوار و خێچە وەی هەندەسی نییە هەر شتێکی خراوەتە شوێنێ تۆ ئەمانە ناتوانین بە عنسورانە یعنی ئەمەی کە لێرە دەبوایە لەوێدا بن لێرەدانراوە ئەوە لەوێدانراوە ئەمانە دەستکەری بکەی بەبێ چی؟ بەبێ ڕۆشنبیرەکان وە دەبێ خانووەکە لابین وەسەر لە نوێ نەخشەکە لەسەر عەرزەکە داڕێژین و وە دوایەوە لەسەرەوە ئەساسە خانووەکە بینەکەین ئەمانە مەبەست لە چییە؟ یعنی مەبەست لەوەیە ئێمە عەقڵمان وەک خانوویەک وەکو وێنەیەک دەرەوە بە خوار و خێچی دای دەمەزرێت وام خوار و خێچی بمانەوەی ئیسلاحی چاکسازی تیا بکەین چاکسازی تیا ناکرێت ئەمە بۆچی چونکە لە بنچینەوە هەڵەکە لە بنچینایە بۆیە دەبێ ئێمە کولەن ئەم بۆ جارێکیش بێ ئەمانە فڕێ دێنێ دەرەوە دەست بە بیناداڵەکە ڕێگە بدەین عەقڵ ماڵەکەی خۆی دروستکە و عەقڵ خانووەکەی خۆی دامەزێت ئەمە تەنها ڕێگەدانی بە عەقڵ یعنی تەنها ئەوەی دەبێت تۆ ڕێگە بدەی عەقڵت ئیشەکە بکە ئێمە ڕێگرین خۆمان ڕێگرێکی گەورەین لە بەردەم عەقڵ یعنی مشکلە ئەوە نییە کە ئێمە دەڵێن کەسێک تۆ عەقڵت نییە بیرکردنەوەت نییە بیرکردنەوە هەمیشە هەیە و هەمیشە عەقڵ حازرە بەڵام ئێمە ڕێگرین لە بەردەم ئەوەی کارەکەی بڕ و عەقڵیش ئێمە ناچار ناکا بەوەی کە یعنی هێزێکی ناچارانە نییە لە عەقڵ دەبێت ئێمە اختیاری ڕێگەی پێ بدەین ڕازی بین پێی یعنی ڕازی بین بەوەی کە دەیکات جادێک واگەر ئێمە ڕازی نەبین و نەگەر ڕازی نەبین حەق ئەسڵەن تۆزێک ناڕازی بوون لە ئێمە هەبێت بەرامبەر ئەوەی کە عەقڵ دەیکات عەقڵ کاری و دیکار دەمەوەی لێ دەکات کە بچووکترین شوێن کە گومانی لێ دەکرێت دەبێت بخرێتە دەرەوە چونکە بەو بچووکەی کە ماوە عەقڵ نایە و عەقڵ کاری دەست بەکار و بۆ عەقڵ یعنی عەقڵ جۆرێک لە پوختی دەبێت عەقڵ ئەوەی بێگانەیە پێی خۆشی لێ نایە یعنی نایەوێت لەگەڵ یا هەڵکات هەڵکردن نیە یعنی چاکسازی بە مانایە کە ئێمە بە ئەمە ڕێکی خێنانی جۆرێک لە سازان چی پێ دەڵێن شتەکان ئەگەر غەڵەتیش بن بە هەر تۆزە ڕێکی خێن بۆ ئیش بڕوا عەقڵ ئەمە قبوڵ ناکات ئەوەی کە ئێمە ئەسڵەن زۆربەی ژانەوا دەبووە یعنی شتەکان ئێمە ڕازی دەبین بە وەزعەکە کە هەرچەند غەڵەتە بەڵام بە ئاوا شتێکەوەی بکەین بۆ ئیشی هەردوو لا بووە ئەمە کاتێک کە تۆ ئاوا بوویت تر عەقڵ بیناکەی خۆی دانامەزێنێت چونکە تۆ خەریکی چیت خەریکی تعمیرکردنی خانووە لایەکەیت خەریکی ئەوەی بینی تعمیر دابزانین چی دەڵێ لێرە ئەڵێ لە جاتی ئەوەی ئەوە باشترە یعنی ئەوە بکاوە باشتر لەوەی کاتی خۆی بە چاکردنەوەی وێنەکەەوە بکوژێت بامان شێوامە مرۆڤەکان لەو کاتەدا کە دەگەن بەو تەمەنی کە ژیری لە ناویاندا چالاک دەبێت پلان بۆەوە دانێن یەک جار هەموو ئەو بیرە ناتەواوانەی کە تا ئەو کاتە ڕیشەیاندا بتاوە و لە خەیاڵگەی خۆیاندا بسنەوە بەڕاستی دەست بە شێوەگیرکردنی کۆمەڵە بیرێکی نوێ بکەن و هەموو زیرێکی و ژیری خۆیان بۆ گەیشتن بۆ ئامانجە بەکارێنەوە هەڵێ ئەگەر بۆ جارێکیش بێت بۆ دەبێت ئەمە بکەیت بۆچی چونکە دەتوانین یعنی ئەو دەیەوێت بڵێ ئەوە لە لای یەکلایە کە دەتوانی بیکەیت یعنی کێشەکە لە توانای کردنەکانیە یعنی توانای مادام عەقڵەیە توانای کردنەکەش و ئەگەر عەقڵ فعلەن کەم توانا بێ لێرە عەقڵ هیچ مانای نابێت یعنی عەقڵی تر چ مانایەکی عەقڵ دەتوانێت ئەمە بکات ئەڵێ بۆیە مادام عەقڵ دەتوانێت ئەمە بکات بۆ جارێک ڕێگە بۆ یەک جار ڕێگە بدە باکاری بۆچی بۆی ترسمان بشکێلەوەی کە لێ دەترسین ئێمە زۆر جار دەترسین ئەم خانووە کۆنە ئەگەر احتفاظی پێوە نەکەین هەموو شتێک لە دەستێت فعلەن لە دەستی دەدەی بەزەوەی لە دەستی دەدەی چییە
کێشەکە ئەوەی کە ئێمە لە دەستی دەدەین لەبەرەوەی بە عەقلانی بیری لێ بە عەقڵ بیری لێ ناکەینەوە بووەتە شتێک کە ئێمە وای لێ هاتووە کە نەتوانین دەستی بکەین نەتوانین دەست بەکاری ئەوە زۆر ئاسانە کەسێک بە ئەتقادێکی پوش لە مێشکایەتی دەچێت خۆی دەتەقێنێتەوە ئەمە زۆر ئاسانە بە زەویتر ئاسانە ملیۆنان خەڵک کوژراوە ڕۆشتووە ژیانی داناوە لەسەر هیچ ئەمەیان ئاسان ئەگەر ئاسان نەبێ چۆنەوە ئەمەم کەسە نەبێت بەڵام ئەوە ئاسانیە بۆ جارێک ڕێگە بە عەقڵ دەی کاریشی بۆ یەک یعنی ئەوی تر تۆ خۆت لەدەست دەدەی وا دەزانی خۆت بەدەستێنی کەچی لەمی ترا تۆ خۆت بەدەستێنی وا دەزانی خۆت و ئەمە هیچی گوناحەکە ئەی عەقڵ نییە ژیری نییە وەکەوەی کە ئەو دەڵێ ژیریش ناتوانێ ئەم هەڵانە بەستێ ژیری نییە ئیرادەیە خەتای ئێمە ویستی اختیاری خەتاکە خەتای اختیارکردنەکەی ئێمە چیمان اختیار کرد ئێمە ئەومان اختیار نەکردووەی تەنە و خەتای چییە ئێمە شتانێکی ترمان اختیار ئەڵێ چونکە گەر ئەو هۆکارە بەرەو پێگەیشتن ئاراستەیان نەکات ئەوە بەلایانی کەمەوە ئیتر بەهۆی لاوازی ئەستەکان و وەڵەکانی سروشتەوە ناکەونە ناو هەڵە ئەوە باسی ئەوە دەکات مەبەستی لە هۆکارەکەینە ئەو ژیریە ینی ژیری دەتوانێت ئەمە بکە ئەو هۆکاری ڕاستەقینەی ئەمەیە و دەڵێ ئێمە دەتوانین دەبێت بۆ یەک جار ئەم کارە بکەین بەڵام ئەڵێ چونکە گەر ئەو هۆکارە بەرەو پێگەیشتن ئاراستەیان نەکات ئەوە بەلایانی کەمەوەی تر بەهۆی لاوازی هەستەکان و هەڵەکانی سروشتەوە ناکەونە بۆ مناسەکەمەوە کێشەی تایە کەچەمەکە بزانم لەیەکی تایە بەس فکرەکە لەلامە ئەمە بابەتێکی هەڵ دەدەم لەوانەکەی دابێ باسی کەم بەس ئێستا سەرنارێکی لەمانەوە ئێمە زۆر جار دەڵێن ئەوە ئێمە دەزانین ئەم ژیانەی تایە هەین هەمووی ڕۆتین و فشە و درۆ و بێمانایە هەمووی ڕۆتین بەڵام کێشەکەمان چییە؟ ئێمە ئەمە دەزانین کە ئەم ژیانە ئەوایە ئەمەی پێ دەژین هەر ئاوەیە ئەمە تێدەزانین دەزانین ژیانێکی باش بەڵام مشکلەکەمان ئەوەیە ئەگەر ئەمە نەمێنێ بەدیش ئەگەر ئەمە نەبێ ژیانەکەی تر کە باشترە لەمەکوە لەبەر ئەوەی ژیانەکەی تر کە باشترە لەمە نییە تۆ ناتوانین بیخێتە بەردەستمان ناتوانین بڵێ ئەمەیە ئەوە چی؟ ئەوە ئێمە دەبێت لە ناو ئەم ژیانە بکەین ئەمە تەمەن کێشەکە ئەوە کێشەکە یعنی بۆ نمونە کەسێک دەڵێ من دەزانم ئەم خوێندنەی کە لە زانکۆ دەخوێنم ڕاست نییە منیش فێر ناکەم بەڵام تۆ خوێندنێکم پیشان دەکات خوێندن دێت تا من ئەمە واز لێنم بچوو یعنی مادام هەر ئەمە هەیە من هەر ئەمە دەکەم ئەگەر غەڵەتیش دیکارت ئەمە فەرقی دیکارتە لەگەڵ هەر کەسێکەوە دیکارت دەڵێ من بە شوێن ئەمە دەڕۆم شتەکان لا دەبام کاتێککە دەگەم ئەوەی ئەمانە هەڵەن ئەگەر شتێکی تریش نەبێت کە ڕاستەکە بێ ئەو ڕاستەیە من ئەم هەڵەوە ئەمە شوێنە فەرق چونکە تۆ لەمە بێتە دەرێ دەکەوێت ژیانێکی تر نیە دەکەوێت یعنی دەڵێ ئەگەر ژێری ئێمە لێی گەڕێن بەلایانی کەمەوە ئەگەر ئەوم ڕۆژمان پێ نەدا کە ڕاستە خۆ ئەومان نیشان دەدا ئەوەی کە نیشان میداین کە هەڵەیە خۆ ئێمە بەهۆی ئەمەوە
دەگەین بەوەی ئەوەی هەڵەیە بتوانین نەیکەین ئێمە بە هەڵەکات دەگەین ئەگەر ناتوانین نازانین ڕاستەکە چێ بیکەین لە کاتێکا دەزانین ئەمە هەڵەیە دەزانین نازانین ڕاستەکە کامەیە ئێمە هەڵەکە ناکەین با هەڵەکە نەکەین ئایا دەتوانین هەڵەکە نەکەین ئایا هەڵەکە نەکەین چی بوو ئێمە بۆ ینی لەبەرەوەی ڕاستەکە نییە قبوڵی ئەوە بکەین کە هەڵە بۆچی قبوڵ چی واوان لێ دەکا قبوڵ من پێم وایە ئەوەی قبوڵی هەڵەکە دەکا بە بیانووی ئەوەی کە ڕاستەکە نییە ئەگەر ڕاستەکەشە بێ هەڵەکە بە دیوێکی ترا ئەوەی کە هەڵەکە هەیە دەزانێت ئەمە هەڵەیە ڕاستەکە نییە هەڵەکە ناکا ئەمە ئەگەر ژیانە ئەوەی کە ڕاستە هەبێ ڕاستەکە اختیار یعنی ئەگەر تۆ ئەمە نەکەین ئەسڵەن ئەوەی ڕاستە دەرناکەوێت چونکە ئەوەی ڕاستە بە ئەزمونێکە دەبا بە شوێنێک بە تاقیکردنەوەیەکە دەبا لەو تاقیکردنەوە بکەوی عەقڵ ئەمە قبوڵ و عەقڵ وەرد بە تاقیکردنەوەکە چی یەکەم جار تۆ دەبێ قبوڵی هەڵەکە ئەگەر بێت و ڕاستی ئەمە ئەو شوێنەیە کە ئاسان ئەمە ئەو شوێنەیە کە سەختە چونکە ئەمان لەم شوێنە تۆ ئیتر بەرەو وەستانێکی تەواو دەڕۆی کە تۆ ئەگە شتەکان هەمووی هەڵان من ئەمانە نەکەم چی بکەم چی بکەم یعنی هیچ نێ بکەم ئەمە دۆخە شوێنە سەختەکەیە کە دواتر بکات دەگاتەوە شوێنە هەڵێەوە من دەڕۆم ئەگەر نەگەیشتم بەوەی کە یەقینی و ڕاستە خۆ دەگەم بۆ ڕاستیەی ئەوەی کە هەیە ئەوە جورئەتی دیکات گوێری دیکات و ئەمە فعلەن هەر لێرە گوێرەیەکی مرۆیانەی ئینسان ئەو گوێرەی تایە ئەم گوێریە لێرە ئیتر پێویست دەبێت